لەگەڵ بەڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆری زانستە سیاسیەکان و شارەزای سیاسی لە ستۆدیۆمیانە گفتوگوی زیاترەکەین سەبارەت بە بارودۆخی سیاسی جیهان و ئاڵۆزی جیهان بەخۆ دەبینێت دکتۆر لە دوای شەڕی رووسیا و ئۆکرانیا هەموو جیهان خەمیەوەی بۆ شەڕە فراوانتر نەبێت بەڵام تا ئێستا چەند وڵاتێکی دیکەش شەڕی کۆنیان جارێکی دیکە تازە کردەوە جیهان بۆ کەوتوتە بارودۆخەوە خۆی جیهان بۆچی دەکەوێتە ئەم بارودۆخۆ هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەو دوو جەمسەری کە لە ڕابردووە هەبووە پاش ڕوخانی یا هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت یەک جەمسەری تەواجودی هەبوو ئێستا ئەو یەک جەمسەریە لەلایەن رووسیاوە لەلایەن چینەوە قابل قبول نییە بەو شێوەیە کە بەردەوامی هەبێت ئەوان پێکەوە هەوڵی ئەوە دەدەن کە کار بکرێت بۆ فرەجەمسەری کار بکرێت بۆ ئەوەی کە نەتەوە یەکگرتوەکان دووبارە ببێتەوە ناوەندێک کە وەکو سەکۆیەک لەوێ کێشەکان چارەسەر بکرێت نەک تەنها بە ئارەزووی یەک لە بڕیار بدرێت لە ناوچەکانە گۆڕانکاری ئەنجام بدرێت ئەوەی کە ئەمڕۆ ئێمە دەیبینین لە ئۆکرانیاش لە نێوان رووسیا و ئۆکرانیا شەڕێکی بەردەوامەوە زیاتر لە 6 مانگە و بێجگەلەوەش لە نێوان ئازەربایجان و ئەرمینیا لەسەر ناوچەی نارگۆنی کەرەباخ شەڕ بەردەوامی هەیە ئێستا لە نێوان با بڵێن کیرگیزستان و تاجیکستان بە هەمان شێوە شەڕ بەردەوامی هەیە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو دەوڵەتانە بە تایبەتی ئێستا بۆ نمونە نارکۆنی کەرەباخ بە نمونە بێنینەوە لە ساڵی 1923 لە سەردەمی ستالینە با بڵێن ئەو ناوچەیە لکێنەدا بە ئازەربایجان و ئەگەرچی مەسەن زۆرینەی ئەرمەنین ئێستا ئەو ناوچانەی تر کە با بڵێن کە کێشەیان هەیە لەبەر ئەوەی ئەو سنوورانە پاش هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت تەرسیم نەکراوە دیاری نەکراوە تا بگرە بۆ نمونە لە نێوان با بڵێن کیرگیزستان و تاجیکستان و ئۆزبێکستان ناوچەیەک هەیە پێڵێن دۆڵی فەراغانە ئەو دۆڵە ڕووباری ئاوی تایە وە سەرچاوی ئاوی تایە ئەوانە بەو شێوەیە بە کوچۆنڵێت کە تەرسیم نەکراوە هەر کەسێ هەوڵی ئەوادات بە حکمەوەی کە ئەو ناوچانە کە جوتیارن بۆ نمونە و جوتیارش خۆتان دەزان یاخۆدەوانەی کە ئاژەڵداریەکەن سنوورەکانە بەزێنن ئەچنە ئەو دیەوە ئیتر کێشەیەک لە نێوانی ئەو وڵاتانە دروستە بێت بۆ ئەوەی کە کێشەکە فراوانترە بێت بۆ ئەبێتە جەنگێک لە نێوان ئەو لایەنانە بەڵێ دکتۆر چ خوێنەوەیەکتان هەیە بۆ هەوڵێک بۆ هەڵوەشانەوەی هاوپەیمانێتی ڕێکەوتنی ئاسایشی هاوبەش کە رووسیا ئەرمینیا تاجیکستان قیرغیزستان کازاخستان و بێلاڕووسیان لە کاتێکدا ئێستا تاجیکستان و قیرغیزستان کە لە نێو هاوپەیمانێتیان بەیەکەوە شەڕیانە ئەرمینیاش ئەندامی هاوپەیمانێتی بەڵام ئازەربایجان هێرشی کردوتە سەری شەڕیانە بەپێی مادەی 4 ئەو هاوپەیمانێتیش هێرشکردن بۆ سەر وڵاتە هەر هەموو هەمان شێوەی مادەی 5 ناتۆ دەڵێت هێرشە بۆ سەر هەمووان ئێستا ئەم بارودۆخە چی بەسەر دێت دوو وڵات لەنێو یەک هاوپەیمانێتین و شەڕیشیانە خۆی ئەمە شتێکی طبیعیە من کە وەکو باسم کرد لە پاش هەڵوەشاندنەوەی یەکێتی سۆڤێت 15 دەوڵەت دروست بوو 4 لەو دەوڵەتانە خاوەندی چەکی ئەتۆمی بوون یەکێک لەوانە ئۆکرانیا یەکێک لەوانە کازاخستانە رووسیای ئیتحادیە لەگەڵ بێلاڕووسە ئەوانی تر با بڵێن خاوەندی چەکی ئەتۆمی نین بەڵام لەناو ئەو منزومەیە هەوڵ درراوە کە وەکو چۆنڵێت هێزی بەرگری یاخۆد ئاسایشی هاوبەش دروست بکرێت بۆ ڕوبەڕووبنەوەی هەر دژایەتیە کە دەکرێت ئێوە دەزانن وەکو باسم کرد کە ئەم یەک جەمسەریە هەوڵی ئەوە دەدات کە هەر منزومەیە کە لە لایەکی ترەوە دروست بێت هەڵبوەشێنرێتەوە بۆ ئەوەی کە زۆرینەیەک پەیدا بێت کە وەکو بەرامبەر بە ڕۆژئاوە کراوە بێت ئەمە یەکێکە لە هەوڵەکان لە هەمان کاتیشە لە یادمان نەچێ هێزی هەرێمی هەیە کە هەوڵی ئەوادات بۆ نمونە مەسەلەن تورکیا هاوکاری ئازەربایجانەکە بۆ ئەوەی کە مەسەن کۆریدۆرێک بۆ خۆی دروست بکات لەگەڵ ئەو وڵاتانەی کە بە زمانی تورکی قسە دەکەن وەکو کیرگیزستان لەلایەکی ترەوە وڵاتێکی وەکو ئێران پێی خۆش نییە کە دەستکاری با بڵێن ئەو سنوورانە بکرێت دژی ئەو بابەتە ڕادەوەستێت یعنی ئەمانە وەکو چۆنڵە کێشەیەکی کۆمپلکسن لە هەمان کاتە رووسیا دەستە و وەستان ڕناوەستێ هەوڵی ئەوادا لە ناو منزومەی ترە ئەتراف کۆ بکاتەوە یەکێک لەوانە منەظەمەی شەنگهایە بۆ هاوکاری کە مەسەلەن دیسان ئەو وڵاتانە لە خۆ دەگرێتەوە و لە هەمان کاتە لەو منەظەمەیەوە هەوڵی ئەوە دەدات کە دۆخەکە لەو ناوچەیە هێور بکرێتەوە ئێوە دەزانن کە ناکۆکی یاخۆت مەسەن جەنگ ئەگەر لە شوێنی تر بەرپا بێت بە دڵنیاییەوە بە بەرژەوەندی لە بەرژەوەندی رووسیا نابێت
هەرچەند ئێمە دەزانین کە رووسیا و وڵاتانی ڕۆژئاوە و ئەمریکاش متفقن لەسەر ئەوەی کە بێلایەنی بنوێنن بەرامبەر بە ئەو جەنگەی کە لە نێوان ئازەربایجان و ئەرمینیا هەیە بۆ لەبەر ئەوەی ئەوان بە هەردوو لە مەسەن هەوڵی ئەوە دەدەن کە هێور بکرێتەوە لە هەمان کاتە دەبینین مەسەلەن کەسێکی وەکو نانسی پێلۆسی بە ڕاشەکاوی دێسەردانی ئەرمینیا دەکات و لەوێەوە مەسەرەن ئەو هێرشانەی کە کراوەتە سەر ئەرمەنستان محکوم دەکات ئەمانە هەمووی وەکو چۆن ڕە جۆرێکە لە تێکدانەوەی ئەو هاوسەنگی کە هەبووە دروستکردنی هاوپەیمانێتی خۆنزیکردنەوە لە هەندێک لایەن لە پێناو بەرژەوەندی گشتی بۆ لەبەرەوەی وەکو باسم کرد ئەو جەنگەی کە لە نێوان زلهێزەکان هەیە جەنگە لەسەر ئەوەی کە ئایا فرەجەمسەری دروست بکرێت یاخۆت ئەو تاکجەمسەری کە ئەمریکا ئەمڕۆ سەرکردایەتی دەکات بەردەوامی هەبێت. بەڵێ مارک میلی هۆشداریە دات لەوەی دەڵێ بارودۆخی رووسیا لە جەنگدا لە ئۆکرانیا خراپە و دەڵێت ڕەنگەم جەنگەی گەورەتر بێت یان بپەڕێتەوە مەترسی هەیە خۆی مەترسی هەیە کە جەنگەکە فراوانتر بێت بۆ لەبەرەوەی زەمینە هەیە بۆ ئەوەی کە دژایەتی یەکتر بکرێت بۆ نمونە لە جەنگی نێوان ئازەربایجان و ئەرمینیا هەردوو لە جەنگە لە 2020 بینیمان کە نزیکەی 6500 کەس بوون بە قوربانی ئەو جەنگە لە کۆی گشتی ئەو جەنگە نزیکەی 30,000 کەس تا ئێستا گیانیان لە دەستاوە هەر لە ماوەی ئەم چەند ڕۆژی ڕابردووە کە جەنگ بەرپا بووە نزیکەی 200 کەس لە هەردوولا کوژراوە کە ڕاستە زۆرینەی لە ئەرمەنستانە کە ئەرمەنی کوژراوە بەڵام خەڵکی سیڤیلیش تیایدا کوژراوە ئەگەری دروستبوونی جەنگەکە یاخۆت مەسەن فراوان بوونی طبعاً بە زیانی ناوچەکەی خۆی بە کۆی گشتی بۆ لەبەرەوەی ئەو تا ئەو کاتێک کە نەتوانرێت سنوورەکان دیاری بکرێت تا ئەو کاتەی نەتوانرێت مەسەن سەروەری تەواوی وڵاتەکان بە شێوەیەک بپارێزرێت ئەو مەنزومانەی کە دروستە کرێت دشت بە یەکتر وەکو چۆنڵە سەرکەوتن بەدەست ناهێنێ ئێمە لە بیرمان نەچێت کاتی خۆی مەسەرەن ڕێککەوتن نامەیەک هەبوو لە نێوانی مۆسکۆ و وڵاتانی با بڵێن ڕۆژئاوا یاخود ئەمریکا پاش هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت بۆ ئەوەی کە ناتۆ نەتوانێت یاخود ناتۆ هەوڵی ئەوە نەدات ناوچەکانی فراوان بکات بەڵام پاش ماوەیەکی کورت بینیمان مەسەر ناوچەکانی بەڵتیک هەمویان بن بە ئەندامی ناتۆ و بە هۆکاری ئەوەی کە ناتۆ هەژمونی خۆی فراوانتر کردوێتەوە لە ڕووی با بڵێن زەوێەوە ئەبێتە مەترسیەک بۆ رووسیا کە مەسەرەن جەنگ بەرپا بکات بەرگری لە خۆی بکات ئەمانە یەکێکن لەو کێشانەی کە مەسەرەن بوونەتە هۆکاری ئەوەی کە وەکو چۆن ناسەقامگیریەک هەبێ لەو ناوچەیەوە هاوسەنگەکان بەو شێوەیە نەمێنێتەوە وەکو جاران کە تەسەور دەکرا. ڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆڕی زانستە سیاسیەکان و شارۆزای سیاسی لە ستۆدیۆ میوان بوویت سپاس بۆ ئامادەبوون و شرۆڤەکانیشتان.